ئیدارەی کەرکووک ماستەر پلان یان نەخشەی بنەڕەتی نوێی شارەکەی ڕەوانەی ئەنجومەنی پارێزگا کردووە و چاوەڕێ دەکرێت لە ماوەیەکی نزیکدا ئەنجومان دەنگی لەسەر بدات و بچێتە بواری جێبەجێکردنەوە. سەرۆکی شارەوانی کەرکووکی دەڵێت نەبوونی ماستەر پلان بۆتە بربەست لە بەردەم فراوانبوونی شارەکە و بەشێک لە پرۆژەکانی شارەکە. ئەوی کە تەصدیق نەکراوە ڕاستیەکەی بەهۆی ئەتوان بڵێم کێشەکانی زۆرتر سیاسیە، چەندین لایەن هەبوو ڕەفزیانە کردەوە تەصدیقی ئەو ماستەر پلانە بکەن، بەڵام تەصدیق نەکردنی ماستەر پلان بۆ شاری کەرکووک زەرێکی زۆرمان پێئەگەیەنێت. ئێمە وەکو شارەوانی ئێستا کە ماستەر پلان تەصدیق نەکراوە چەندین زەوی هەیە لە دەروەوەی ماستەر پلانی تەصدیق کراوەکەیە ئەکەوێتە ناو ئەو ماستەر پلانەی کە تازە دانراوە و تەصدیق نەکراوە، ناتوانین هیچ تەسەڕوفێکی شتیا بکەین. ئەو جادانەی کە تەشیر کراوە ناتوانین هیچ بڵین مباشەرەیەکی شتیا بکەین، بتوانین جادەیەک فراوان بکەین یاخود جادەیەک دروستکەین لە دەرەوەی ماستەر پلانەکەی خۆمان. ماستەر پلانی کەرکووک لە ساڵی 2002 کۆتایی هاتووە، کەواتە 25 ساڵە شارەکە بێ ماستەر پلان بەڕێوە دەچێت. ماستەر پلانە نوێیەکەش تا ساڵی 2037 بە چەند قۆناغێک جێبەجێ دەکرێت. سەرۆکی لیژنەی پرۆژەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەڵێت تێپەڕاندنی ماستەر پلان دەبێتە هۆکاری فراوانبوون و پێشکەوتنی شارەکە. ئێمە مسادقەکردن لەسەر ئەو ماستەر پلانە کارێکی زۆر باشە. ئەمە جگەلەوەی کە 176,000 پارچە زەوی تایە وەکو نیشتە جێبوون، ئیتر بەشێکیان ئەدرێتە بڵین ئەبێتە سیتی، بەشێکیان ئەدرێتە هاوڵاتی. ئاوها پێم وابێ زۆر کارێکی چاکە، بەڵام ئیتر خۆتزانی ئێمە یەک کوتلە نییە لە ناو ئەنجومەنە، کوتلەی دیکەمان هەیە، ئەوانش سەرنجیان هەیە. بڕیارە لە هەفتەکانی داهاتووە من وایە بینم بتوانین مسادقەی لەسەر بکەین. بربەستەکان هەندێک لەو برا عەرەبەکان کۆمەڵێک تێبینی وردیان هەیە لەسەر ئەو بابەتە، بەڵام پێم وایە بە کۆی دەنگ بە کۆی بڵین ڕای گشتی هەموو ئەندامان، طبعا کاڵێم هەموو ئەندامان ئەوانەی کە تەشکیلی حکوومەتیان کردو نەک ئەوانەی بایکۆتیان کردووە، پێیان باشە و مسادقەکردن لەسەری لە بەرژەوەندی خەڵکی کەرکووکایە. ماستەر پلانی کەرکووک سەرەتای قۆناغێکی نوێیە لە پارێزگاکە. بەرنامە وایە بەپێی ماستەر پلانەکە ژمارەی دانیشتوان بۆ زیاتر لە 2 ملیۆن واتە بۆ نزیکەی 2 هێندەی ئێستا بەرز ببێتەوە. سەدان دۆنم زەوی کشت و کاڵیش دەبێتە زەوی نیشتەجێبوون، بەڵام هێشتا بربەستەکانی بەردەم پرۆژەکە ماون و چاوەڕێی دەرچوونی لە ئەنجومەنی پارێزگا دەکرێت. چیانووری کەناڵی پەیام، کەرکووک.